شەش ژووری بەبەر دروست کردووە نزیکی سینەمامێکی لە چواردەوریان ناشتووە و بەردەوامی نەمامی تو و زەیتون و سنەوبەر بە بەردەوامی لە چاوگەوە تا 12 کیلۆمەتر دوور بە ئاوی بۆ بردوون ئاوی دێراون لە وەرزە گەرمەکانە کە درەختەکان پێویستیان بووە 42 غاباتی سروشتی هەڵپاچیوە و پاراستوێتی لە ئاگر لە سووتان لە بنەوەدار و پوشەکەی لێک جیاکردوونەتەوە 42 هەر بەدەم خۆشیانێ ژمارەیە لە ڕاستی تقریبان هەر خانیە دوو نەما 6 خانە 12 نەمامە شتێکی وایە هەلە پارە خانۆکانە نێک تو وەستیوە و حەساندنەوەی خەڵک وەڵا ئاودان و خزمەتکردنی 14 دەبە 15 دەبەی ئەفرام هەڵگرتە شەو وەختی وا بگە سیارە بووگاڵی گرم وەختی وا بووگە سیارەنەوە هەر بە پێ ڕگم بە تاقە داون داگەن هەتا گەیمە لێ مارێزەکان ئەڕا بە چنار مۆردی ئەرێ وەڵا ئەوەی شمار کردووە تقریبان 42 قاغەدار و عەرزی خۆشمان لە لۆفەقەی باڵام بۆ لای مەزارەکە لای کیمابارەکەنە ئەوانەیشمە هەر هەڵپاچی کرد نابەخوا هیچ قرانی نەگراگە بەینی خۆم خوا بە ئەوادانی وڵاتم کرێ هیچ مشکل لە نێو هەرێمی کوردستان ئەوادانێت و خەڵک پیا بگەڕێت و دوعای سەریت تەنها مەخسوود ڕەزای خوایە و ئەم سەرجادە و ڕێوبانی چنار مۆردی نەسانە و هاوڵاتین و ئەینەم بۆم سەرە ڕێگانە ئەغڵەبی خۆ عەرز و شتی خەڵکیشە نیاگمە لە قەراقی جادە و شتەکانە کەس دەستگیریم نەوەگە بێژە بۆ ئینی منشمە بۆ خوایە نێم و بۆم سەرە ڕا